لیستی حزب و هاوپەیمانیەکان دەبێتن پێشکەش بکرێت و لە 4 کاندید کەمتر نەبێت، لە 30 کاندیدیش زیاتر نەبێتن سەبارەت بە هەولێر. ئێمە بۆ دەڵێن 30 کاندید لەبەرەوەی هەولێر 15 کورسی پەرلەمانی هەیە. بەخێر بێن. تەبان ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بڕیاریدا بەکردنەوەی دەرگای پێشکەشکردنی لیستی ناوی کاندیدان و کاندیدانی تاکە کەس بۆ ماوەی مانگێک کە دەست پێ دەکاتن لە 25/5 تا 24/6/2025 لەم ماوەیە ئێمە دەست دەکەین بە وەرگرتنی لیستی ئەو کاندیدانە. ئیمجارە ئەم بابەتە لە ڕێگەی بەرنامەیەکی ئەلکترۆنی دەبێتن. پێویستە نوێنەری ڕێپێدراوی حزب و هاوپەیمانیەکان سەردانی فەرمانگەی پارتە سیاسیەکان بکەن لە بەغدا بۆ ئەوەی کۆدی تایبەت وەربگرن تا بتوانن لە ڕێگەی ئەم بەرنامە ئەلکترۆنیەوە لیستی خۆیان پێشکەش بکەن و کاندیدی تاکە کەس دەتوانێتن سەردانی ئۆفیس بکاتن، ئۆفیسی هەڵبژاردنەکانی هەولێر بۆ ئەوەی کۆدی تایبەتی پێ بدرێتن تا بتوانێتن لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە با بڵێن تەواوی پێداویستیەکان پێشکەش بکاتن. طبعاً مەرجەکان مەرجی کاندیدبوون دەبێتن ئەم کەسێکی عێراقی بێتن، شایستەی تەواوی هەبێتن، 30 ساڵی تەواو کرد بێتن لە ڕۆژی دەنگدان، هەڵگری بڕوانامەی بەکەلۆرێز بێتن لە سەبارەت بەو کەسانەی کە چێبڕچێ دەکەن لەسەر کورسی گشتی و بۆ لیستی کراوە کە لیستی حزب و هاوپەیمانیەکان دەبێتن هەڵگری بڕوانامەی ئامادەیی لەگەڵ دیبلۆم بۆیان هەیە، بەڵام بە ڕێژەی 120 کە لە ناو لیستەکەدا بێ و ڕێژەی ئافرەت دەبێتن 125 پارێزرا بێتن لە هەر لیستێکی حزبی یاخود هاوپەیمانی. جگەلەوە مەرج نییە ئەو کاندیدەی کە دەیەوێتن بەشدار بێت لە هەڵبژاردنەکان نیشتە جێبوو یاخود لەدایک بووی ئەو بازنەی هەڵبژاردنە بێتن کە دەیەوێتن خۆی تێدا بپاڵەوێت. نابێت لە ریزی هێزە چەکدارەکان بێتن و دەستگا ئەمنیەکان بێت، جگە لە فەرمانبەرە مەدەنیەکانیان نابێت لەو دادوەرە بەڕێزانە بن کە تا ئێستا لە کارکردن بەردەوامن، نابێت لە هەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بن کە بۆ خولی ئێستا و خولی پێشتر. ئەوە تەواوی باڵێن ئەو مەرجانەیە کە دەبێتن کاندید پێیوە پابند بێتن و حزب و هاوپەیمانیەکان پێیوە پابند بن. لیستی حزب و هاوپەیمانیەکان دەبێتن پێشکەش بکرێت و لە 4 کاندید کەمتر نەبێت، لە 30 کاندیدیش زیاتر نەبێتن سەبارەت بە هەولێر. ئێمە بۆ دەڵێن 30 کاندید لەبەرەوەی هەولێر 15 کورسی پەرلەمانی هەیە کە دەکاتە 2 بەرابەر، کە دەڵێن 30 کەواتە لە 2 بەرابەری ئەم کورسیانە زیاتر نەبێتن، بۆی هەر حیزبێکی سیاسی بۆی هەیە ئەو ڕێژەیە تەقدیم بکات. زۆر باشە کاک مڕۆن، هیچ مەرجە گۆڕانکاری بەسەداهاتێ لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووتر و هەڵبژاردنی ژەوادی خۆی کە دیاری کراوە ئەنجام دەدرێت؟ خۆی بە تەئکید یعنی گۆڕانکاری دەبیتن لەبەرەوەی هەڵبژاردننی پێشووتر ئەوەی کە ئەنجومەنی با بڵێن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بە یاسایەک ڕێک دەخرێتن کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئەو یاسایەیان یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە، یعنی بە تەئکید گۆڕانکاری تەواو دەبێتن لەو 2 یاسایە، هەر یاسایەک و بە پێی موقعاتی جوغرافی دانراوە. جگە لەوەش ئەو بابەتانی کە باسمان کرد هەمووی گۆڕانکاریە کە بەسەر ڕێکارەکان داهاتوە. هەڵبژاردن لەوادی خۆی ئەنجام دەدرێت؟ ئێمە پابندین بەو مەوعدەی کە دانراوە و لەسەر ئەو ئەساسە جەدوەلی عەمەلیاتی خۆمان دادەنین و ڕۆژانە جەدوەلی عەمەلیاتی خۆمان ئەکتیڤ دەکەینەوە و کاری لەسەر دەکەین. هەر پێشهاتێک و هەر بڕیارێکی تریش کە درا ئەو کاتە کۆمیسیۆن پێوە پابند دەبێت.